سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها جەژنی ئێوە تەواوی مسلمانان لە هەر پارچەیەکی گەورەی کوردستانی گەورە پیرۆز بێ. سەرەتا یەک تیشکی بچوو بخۆمە سەر جەژنی ڕەمەزان لە ڕۆژی یەکەم لە شارە زوورە توانین بڵێن لە نەک لە زۆربەی توانین لە تەواوەتی مزگەوتەکانی شارە زوور نوێژی جەژن کراوە سەڵای جەژن لە بڵنگۆی مزگەوتەکانەوە بەرز کراوە هەرچەندەکە تەنسیقێک هەبوو لەگەڵ با بڵێن بەشی ئەوقافی شارە زووری یەکێتی زانایان کە پێویستەکە لە بڵنگەکەوە بەرز نەکرێتەوە بەڵام ئەوە بوو کە نوێژ خوێندان و مامۆستایانی ئاینی سوور بوو لەسەرەوەی کە پێویستە جەژن بەرز ڕابگیرێت کە لە شیعارەکانی خودای گەورە جەژنی دووەمیش با بڵێن ڕۆژی دووەمیش بە شێوەیەکی گشتی لە شارە زوور و لە ناوچەکەدا کە ناوچەیەکی کۆمەڵایەتیە پەیوەندی کۆمەڵایەتەکان توند و تۆڵترن بەراورد بە ناوەندی شارەکان کە من ئێستاکە لە یەکێکم لە گەڕەکانی ناحیوار ماوە کە سەر بە قەزای شارە زوورە دەتوانین بڵێن پەیدا هاوڵاتیان بە ئۆتۆمبیل سەردانی ماڵەکان دەکەن چونکە جەژنی ڕەمەزان لە ڕۆژی دووەم و سێیەمدا زیاتر بەسەرکردنەوەکان لە ڕێی دێنی و بەسەرکردنەوە و ئەحواڵپرسینی یەکتریە بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی ئەو دۆخە نەخوازراوە ئابووریە سیاسەیە کە لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا داخستنی ڕێگا سەرەکیەکانە کە بجاران دەتوانین بڵێن خەڵکی شاریان بەکارسانی کە ناسراوانە لە شار هەبوو سەردانی قەزاناحەکان وەکو شارە زووریان دەکەن کە ناوچەیەکی کراوە و ناوچەیەک بەراورد بە شارەکان دڵفێنترە بەڵام بەهۆی ئەوەی کە ئەو کەرەنتینە و ڕێگا داخستنەوە بەداخەوە ئەو خەڵکە نەیانتوانیوە سەردامکردنە سەردانەکان لە یاخود بەسەرکردنەوەکان و هەواڵپرسینەکان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی یاخود ئەو ئالەتانی دیگەی لە ڕێگەی ئینتەرنێتەوە هەواڵپرسین کراوە بەڵام ئەمە نەبووەتەوە کاری ئەوەی کە با بڵێن لەناو خودی شارە زوور و ناحیوار ماوەدا ئەم شیعار و بەسەرکردنەوەانە بەرزڕانەگیرە بە پێچەوانەوە هەوڵێکی جدی هەیە بۆ ئەوەی کە بەسەرکردنەوەکان و هۆکاری پەیوەندیەک کە بێتە هۆی پەیوەندی پتەوکردنی نێوان یەکتری کەم ببێتەوە لەبەر ئەوە بەردەوام سەردانەکان و هاموشۆکردن هەیە تەنانەت لە پێش جەژنیش بەڵام لە جەژنا بەدڵنیاییەوە زیاتر لە جاران سەردان و بەسەرکردنەوە هەواڵپرسین و لێپرسینەوە لە ئەحواڵی یەکتری بەردەوامی دەبێت.